ئاژانسی نیشتیمانی و بەڕێوەبەرایەتی گردوونی ئەمریکا ناسراو بە ناسا ئاژانسێکی سەر بە حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە و لە 29 تەمووزی ساڵی 1950دا دامەزرا کە دوایت ئاینزنهاور سەرۆکی ئەو کاتی ئەمریکا یەکێک بووە لە دامەزرێنەرانی. بودجەی ساڵانەی ناسا نزیکەی 16 ملیار دۆلارە و جگە لە پرۆگرامی ئاسمانی ناسا بەرپرسیشە لە توێژینەوەی مەدەنی و سەربازیە درێژخایەنەکان لە ئەمریکا، هەروەها سات بە سات هەموو گۆڕانکاریە گردوونیەکان ئاشکرا دەکات. لە دوای هەڵەشاندنەوەی یەکێتی سۆڤێت ناسا بەبێ ڕکابەر بۆتە مەزنترین ئاژانسەکانی بۆشایی ئاسمان لە جیهاندا و توانی لە 21 تەمووزی ساڵی 1969دا یەکەم مرۆڤ کە نیل ئارمسترۆنگ بوو بگەێنێتە سەر ڕووی مانگ. ناوەندی بەڕێوەبردنی ئاژانسی ناسا دەکەوێتە واشنگتنی پایتەخت، بەڵام ناوەندی خزمەتگوزاری هاوبەشەکانی لە ناوەندی جۆنستینسی گردوونیە لە ویلایەتی میسیسیپی، هەروەها ژمارەیەک ناوەندی توێژینەوە و تاقیکردنەوە و دیزاین و بنیادنانی لە چەند ویلایەتێکی وەک کالیفۆرنیا و ئۆهایۆ هەیە. ئاژانسی ناسا موشکی ئاسمانی SLS پێشخستووە کە دەبێتە بەهێزترین موشک لە جیهاندا و توانای هەڵگرتنی مرۆڤ و گوێزاندنەوەی هەیە بۆ چەند شوێنێک لە بۆشایی ئاسماندا کە تا ئێستا هیچ مرۆڤێک نەیتوانیەوە بۆی بچێت، کە یەکێک لەو ناوچانە هەساری مەریخە. لە دوایین توێژینەوەی زانستیشیدا زانایانی سەرپەرشتیاری کەشتی ئاسمانی نیو هۆریزۆنسی سەر بە ئاژانسی گردوونی ناسا کە نێردرا بوو بۆ سەر هەساری پلۆتۆ ڕایگەیاند کە لە وێنەکانی کەشتی ئاسمانیەکەدا دەردەکەوێت بەشێکی سەر هەسارە بە سەڵەکەکە لە چەند گردۆڵەیەکی لووس و چەند ناوچەیەکی تەختایی کە هیچ چاڵ و چۆڵێکی تیادا نییە پێکاتوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەندێک شوێنیدا شاخن کە بەرزایەکانیان دەگاتە 7000 مەتر. خەرجی گەشتەکەی کەشتی ئاسمانی نیو هۆریزۆنس کە ماوەی 9 ساڵی خایاند نزیکەی 720 میلیۆن دۆلار بووە و نزیکەی 3 ملیار میلی بڕی داگەشتە سەر هەساری پلۆتۆ. ئەوە لە کاتێکدایە پێشتر کۆمەڵی زانایانی گردوونی بەهۆی نەبوونی زانیاری پێویست هەساری پلۆتۆیان لە هەسارەکانی کۆمەڵی خۆر دوورخستبوویەوە و ژماری هەسارەکانیان لە 9 هەسارەوە بۆ 8 هەسارە کەم کردوتەوە، چونکە پێیان وابوو زۆر لە خۆرەوە دوورە و سیفەتەکانی هەساری هەڵنەگرتووە. بەڵام لە ئێستادا بۆچوونی جیاوازەیە. مانگی ڕابردووش لە بنکەی ئاسمانی ناسای لە ویلایەتی فلۆریدا پاش 2 خولەک لە هەڵدانی موشکێکی بێفڕۆکەوان تەقیەوە کە 2 تۆن خۆراک و جلوبەرگ و ئامێری زانستی هەڵگرت بوو. بڕیاریش بوو بگەێنرێتە ستافێکی کەشتیوانی لە یەکێک لە وێزگەکانی بۆشایی ئاسمان کە لە 2 کەشتیوانی ڕووسی و ئەمریکی پێکهاتوون. پێشتریش ناسا ڤیدیۆیەکی دەگمەنی لە تەقینەوەیەک لە ناو خۆردا بڵاو کردبووەوە. هەروەها بەردەوام چەندین وێنەی گۆی زەوی لە بۆشایی ئاسماندا بۆ چاودێریکردنی جوڵەی کاربۆن و ئاو و زەی زەوی و ڕێژەی شێ لە زەویدا دەگرێت و بڵاویان دەکاتەوە و دەتوانرێت لە ڕێگەیانەوە پێشبینی لافا و وشکە ساڵی بکرێت. توێژینەوەکانی ناسا یارمەتی دەربوون لە زانینی گۆڕانکاری سروشتیەکان کە مرۆڤ لێی بەرپرسە و بۆ ئەم مەبەستەش ناسا 10 کەشتی ئاسمانی بۆ لێکۆڵینەوە لە زانستەکانی زەوی تەرخان کردووە و ڕەوانی بۆشایی ئاسمانی کردوون. ناسا لە هەوڵی بەردەوامدایە خەباری گردوون ئاشکرا بکات کە بە هەزاران ملیار ساڵی ڕووناکی مەزەندە دەکرێت. هەروەها هەوڵیش دەدات مێژووی دروستبوونی گردوون و کاتی لە ناوچوونی دیاری بکات. کاروان شێخ موحسین NRT